کۆمیتەیەکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە دانیشتنێکی تایبەتی لەسەر توندوتیژەکانی پاسەوانەکانی ئەردۆغان دژ بە خۆپیشاندەران لە واشنگتن ئەنجامدا و تیایدا ڕخنەی زۆر لەو کردداری پاسەوانەکانی ئەردۆغان گیرە. سەید ڕەزا دێرسیمی یەکێک لە خۆپیشاندەرەکانی کە بریندار بوو ڕایگەیاند هیوادارە هەموو جیهان کردەوەکانی ئەردۆغان بە چاوی خۆیان ببینن. ئەو گوتیشی ئەگەر ئەردۆغان لە ئەمریکا ئەم کارە لەگەڵ هاوڵاتیانی ئەمریکیدا بکات ئاخۆ دەبێت لە تورکیا چی لەبەر هەڵستەکانی بکات. ڕێبەرانی کۆنگرێسی ئەمریکاش ڕایانگەیاند توندوتیژی دژ بە خۆپیشاندەرانی بە ئاشتی لەلایەن پاسەوانەکانی سەرۆکی تورکیاوە هیچ پاساوێک هەڵناگرێت و ئەمەش فشاری برد بۆ بەڕێوەبەرایەتی ترامپ کە وەڵامێکی توندتری هەبێت. ئازیزان هەر سەبارەت بەم دانیشتنەی کۆمیتەی تایبەتی سینات ئێستا هاوکارمان بەڵێن ساڵحمان لەگەڵدایە. بڵێن ئایا ئەمە هەر دانیشتنێک بوو بۆ باسکردن یان دانیشتنێکە ئەنجامی تریشی لێ دەکەوێتەوە؟ ئەوەی کە جێی سەرنج بوو هێرۆ هەردوو ئەندامانی دیموکراتەکان و کۆماریەکانیش لەم کۆمیتەیەی پەیوەندی دەرەوەیەکانی ئەنجومەنی نوێنەراندا هاوڕابوون لەسەر ئەوەی پاسەوانەکانی ئەردۆغان کردیان لە واشنگتن هەرگیز جێی قایلبوون نییە. سەرۆکی وڵاتێکی تر سەیری پاسەوانە شەڕانگێزەکانی دەکات و لە خەڵکی ئەمریکا دەدەن خوێنیان دەڕێژن کەچی هێشتا ئەو ناڕەزایی دەدەبڕێت ئەمە سوکایەتیکردنێکی گەورەیە و ئێمەش پەیامێکمان هەیە بووی چیدی خەڵکی وەک تۆمان ناوێت سەردانی ئەمریکا بکات. ئەو تورکانەمان دەوێت بڕوایان بە دیموکراسی هەیە نەک بە کەسێک دەیەوێت پاشیزمی ئیسلامی لە وڵاتەکەیدا بسەپێنێت و خۆشی سەرۆک بێت هەر بۆیە نابێت ئیتر ئەردۆغان بانگێش بکرێت بۆ ئەمریکا. باش ئەمە چ کاریگەریەکی دەبێت بەسەر پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و واشنگتن؟ بێگومان کاریگەریەکی نەرێنی دەبێت بەسەر ئەو پەیوەندیانەوە لەو ڕوانگەیەوە کە ئەمریکا داکۆچی لە بەها پیرۆزەکانی خۆی دەکات و تورکیا لەناو ئەمریکادا ئەو بەهایانە پێشێل دەکات. وڵاتێک کە دۆستێکی دێرینی ئەمریکا بوو گەلی تورکیا لە شەڕی ساردا پشتیوانیمان بوون تا ئەو کاتەی شتێکی مەترسیدار بوو. بەڵام ئێستا ئەم بەناو ڕێبەرەیان هەیە و هەروە دێت و ڕای دەگەێنێت ئەم دۆستایەتیە کۆتایی پێ هاتووە و ڕای دەگەێنێت ئیتر گەلی تورکیا مافی دیموکراسیان نییە. ئەوە بە شانازیەوە ڕادەگەێنم بەرنووسێکمان ئامادەیە تا هەفتەی داهاتوو بیخێنە بەردەم ئەنجومەنی نوێنەران. باشە بەڵێن هیچ هەنگاوێکی تر دەگیرێتە بەر؟ بەڵێ هێرۆ بەپێی ئەوەی کە باس کرا لە دانیشتنەکەدا پێویستە هەنگاوی تر بگیرێنە بەر و هەر تەنها لە لێکۆڵینەوەکانی پۆلیسی واشنگتندا نەمێنێتەوە یاخود لە بانگێشکردنی باڵیۆزی تورکیا لە واشنگتن. There are a few steps that absolutely must be taken as follow-up to this horrific incident. دەبێت ئەم هەنگاوانە بگرینە بەر. پێویستە حکوومەتی ئەمریکا مافی پەناپارێزی لە هەموو ئەوانە بستێنێتەوە کە توندوتیژی دەکەن. دەبێت حکوومەتی ئەمریکا دڵنیا بکرێتەوە کاوکارێکی تەواو لە گەڵ حکوومەتی تورکیا بکرێت سەبارەت بە لێکۆڵینەوەکان لەم تاوانە. باشە باسی ئەوە نەکرا کە مەبەست لەم ڕووداوە چی بووە؟ هەڵبەتە لە دانیشتەکەدا جەختێکی زۆر کرایەوە لەوەی کە ئەم ڕووداوە پێدەچێت پەیوەندی هەبێ بەو ناکۆچ و ئاڵۆزیە سیاسیانەی لە ناو تورکیادا ڕوبەڕووی ڕەجەب تەیب ئەردۆغان دەبنەوە. ئەمە هەر تەنها هێرشکردنە سەر بەهاکانی ئەمریکا نەبوو یان هەر تەنها هێرشکردنە سەر بەها نێونەتەوەیەکانی مافەکانی مرۆڤ نەبووە بەڵکو هێرشکردنە سەر سەروەرەکانی ئەمریکا بووە. ئەمە شتێکی بەمەبەست بووە چونکە ئەردۆغان بڕوای وەها بووە لە تورکیادا لە ڕووی سیاسیەوە یارمەتی دەدات. ئێمە دەبێت بۆ جیهانی بسەلمێنین هێرشکردن لەناو ئەمریکادا هەروە بەبێ بەرەنجام نابێت. باشە بەڵێن باسی پەیوەندیەکانی نێوان تورکیا و بابلین واشنگتنمان کرد بەڵام ئەی هیچ باس لە بابلین وەکو ئەندامێکی ناتۆ چ کاریگەریەکێ بێت بۆ تورکیا باز لەوە نەکراوە؟ بەڵێ ئەو بە تایبەتی لە ڕاگەیانێکی نووسراوی پۆڵڕایان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا ئەماژە بەوە کراوە کە تورکیا هاوپەیمانێکی گرنگە لە ناتۆدا بەڵام باسیش لەوە دەکا کە دەبێت ڕێبەرانی ئەو وڵاتە ئیدانەی ئەو ڕەفتارەی پاسەوانەکانی ئەردۆغان بکەن و هەروەها لە هەمان دەمیشدا داوای لێبوردن بکەن بە فەرمی لەو هاوڵاتی ئەمریکیانەی لەو ڕووداوەدا کە دەیانویست مافی دەستوری خۆیان پیادە بکەن. بەڵێ باشە بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ تۆ.